خاڵی بەهێزی بۆ بەختەوەربوون بگرە زۆر زۆر بنچینەیی بریتیە لەوەی کەوا ژن و مێرد بەردەوام چاویان لەسەر قیامەت بێ. کاتێکەوە ژن دەیەوێ پێشبڕچێ بکات لەگەڵ پیاوەکەیدا تەنها چاوی لەسەر قیامەتە. پێخۆشەکەوە ئەویش لەگەڵ پیاواندا هاوشان بێ. ئەمڕۆ زۆربەی ئافرەتان بەشێکی زۆر لە ئافرەتان ڕێکخراو پێکدێنن، پەیڕە و پرۆگرامیان هەیە، ڕاگەیاندنیان هەیە، کاریان ئەوەیە ئێمەش دەبێت لەگەڵ پیاودا یەکسان بین. یەکسان بین لە هەموو بوارەکانی ژیاندا کە بەداخەوە ئەوە هەڵەیەکی گەورەیە. هەروەها شکستێکی گەورە بە دووی خۆی دادێنێ لە بواری ژیانی کچ، لە بواری ژیانی هاوسەر کاتێک ئافرەتێک شوو دەکا، چونکە ژن ئەگەر یەکسان بێت لەگەڵ پیاودا لە هەموو شتێکا یەکسانیکەی، ئەوە زۆر هێزێکی کوشندە دێنی چەکوشێک لەسەری ئافرەت دەدەی و دەیکوژی. چونکە خوای پەروەردگار ئەلعەدلە، شەریعەتەکەی ئەلعەدلە، ئەرکی هەیە و مافی هەیە. ئەگەر یەکسانی ببێ، یەکسانی تەواو لە نێوانی ژن و پیاودا لە هەموو شتێکا یەکسان بن، وەڵڵاهی ژن دەفەوتێ، پیاو قازانجێتی. بەڵام خوای ئەرحەم الراحیمین کە ئەلعەدلە، دادگەرە، هەم مافی پیاوەکەی پاراستووە هەم مافی ژنەکەی پاراستووە. بەتایبەت ئافرەتانی ناسک کە وەکو شوشەوان ریفقەن بیلقەواریر، ئاگاتان لە ئافرەتان بێ، ئاگاتان لە خێزانتان بێ، وەکو شوشەوان با نشکێن، بۆ ئەوەی کەوا ئافرەتی ناسک ڕۆڵی دایکایەتی ببینێ، ڕۆڵی دروستکردنی ئینسان ببینێ، کە گەورەترین کار لەسەر زەویدا ئەوەیە مرۆڤ پەروەردە بکەی، دایک بێ. دایکێکی بەمانە دایک و ڕاستەقینە بێ، لێی گەڕێ پیاو با خزمەتکار بێ و لە دەرەوە بۆی پەیداکا و ئەمیش لە ماڵەوە بە ئەرکی دایکایەتی خۆی هەستێ. وەگەر ئەو کاتانەش پێویستی کرد لەسەر حیسابی مێرد و منداڵەکانی زۆر نەکەوت، ئافرەتیش لە بوارە پێویستەکانی ژیانی دنیادا کە لەو بوارەدا پیاو ناتوانێت پڕی کاتەوە، بە جلوبەرگی شەرعی و داپۆشرا و عەبا و حەیا و حورمەتەوە دەتوانێت چەکاری خۆشی بکات. بەڵام ئەوەی کەوا بەلای ئێمەوە گرنگەوە لەم زنجیرە باسی یادا، یادی ژن و مێردەکانی دەخینەوە ئەوەیە، وەژیادی ژن و پیاوەکانی بەگشتی دەخینەوە ئەوەیە، بە هەمومان چاومان لەسەر قیامەت بێ. وەڵڵاهی با پێشبڕکێ بکەین لەسەر بەدەستهێنانی ڕەزامەندی خوا و بەهەشتی بەرین، بەخوا دنیا هەر کۆتایی پێدێ. وەڵڵی هەرچی گرفتمانە هەر هەمووی لەوەدا کۆبۆتەوە، ئێمە تەنها ئەم چەند ڕۆژەی ژیانی دنیا دەبینین. هەمومان وامان لێ هاتووە، هەموو هەوڵ و تێکۆشانێکمان، هەموو خەباتێکمان لە پێناوی ئەوەدایە ئەم چەند ڕۆژەی ژیانی دنیا زۆرتر خۆشکەین و زۆرتر شتی تێدا بەدەست بێنین. بەڵام بەخوا دنیا بە هەر شێوازێک بێت تێدەپەڕێ. ئێمە دەمانەوێت ژیانی دنیامان خۆش بێ، ئێمە دەمانەوێت ژیانی دنیامان جوان و ڕازاوە بێ، بەویستی خوای گەورە ئەو سەریشمان بەهەشتی جوان و ڕازاوە بێ. ناڵین و دنیا واز لێبێنین. بەڵام ئەگەر کەوتینە پێشبڕکێ، با بەس لەسەر قیامەت پێشبڕکەی باش بکەین.